یەکێتی چی لە دوکاندارانی قەیسەری دەوێت؟ ئەندامانی یەکێتی ئاگریان لە بازاڕی قەیسەری بەردا. ئێستا بەرپرسانی ئەو حیزبە بە شێوەیەکی جیاواز دەیانەوێ دڵی دوکانداران لە خۆیان ڕازی بکەن و ئاشتیان بکەنەوە. دوایەوەی ڕۆژی 5 ئایاری ئەم ساڵ چەندەندامێکی یەکێتی لە ژێر ڕاستپاردەی پەکەکە ئاگریان لە بازاڕی قەیسەری هەولێر بەردا و زیانی ملیۆنان دۆلاریان لە دوکانداراندا. ئێستا بەرپرسانی ئەو حیزبە بە ڕێگەیەکی جیاواز هاتوونەتە مەیدان. یەکێتی بۆ ئەستۆپاکی خۆی و بانگەشەی هەڵبژاردن لە ڕێگەی کوڕەکانی کۆسرەت ڕەسوول دەستی بە جوڵە کردووە و لە ڕێگەی پارەبەخشینەوە دەیەوێت دوکانداران ئاشت بکاتەوە و لێیان خۆش بن. ئەوەی جێگەی سەرنجە یەکێتی زیانی هەزاران دۆلاری لە یەک بەیەکی دوکاندارەکان داوە کەچی ئێستا وەکو هاوکاری بڕی ملیۆنێک دیناری بە چەند دوکاندارێک بەخشیوە. بەڵام ڕێژەیەکی زۆری دوکانداران پارەکەیان ڕەت کردوتەوە و ئامادە نەبوونە 1 دینار لە یەکێتی و کوڕەکانی کۆسرەت وەربگرن. دوای ئەم کارە یەکێتی بەشێک لە دوکاندارەکانی بازاڕی قەیسەری هاواریان لێ هەستاوە و دەڵێن چۆن لایەنێک کە ئاگری لە ماڵ و سامانمان بەرداوە ئێستا دێت بە ملیۆنێک قەرەبوومان دەکاتەوە و دەیەوێت لەسەر پشتی ئێمە دەنگ بۆ هەڵبژاردن کۆبکاتەوە. دوای سوتانی بازاڕی قەیسەری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بازاڕی قەیسەری کرد و دواتر بڕیاریدا زیاتر لە 5 میلیارد دینار بۆ نۆژەنکردنەوەی بازاڕەکە تەرخان بکرێت و ئێستا کارەکانی نۆژەنکردنەوەی دەستی پێکردووە. جالەوەی بە بڕیاری سەرۆک وەزیران لێخۆشبوون لە ڕێژەی 150 باجی 2023 و 100 باجی 2024 بۆ زیان لێککەوتوانی بازاڕەکە دەرکراوە. جگەلەوەی لێخۆشبوون بۆ باجەکانی تابلۆ و خاشاک دەرچوو.